بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کۆبنەوەی پەرلەمانی کوردستان بۆ سوێن خواردنی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێوەچوو کاتەیدا نێرچیڤان بارزانی وەکو سەرۆکی هەرێم سوێندی یاسایی خوات لە بەشێکی وتارەکەیدا نێرچیڤان بارزانی وەکو سەرۆکی نوێی هەرێم ئاماژەی بەوە کرد کە سەرۆکایەتی هەرێم چەتری کۆکەرەوەی سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەبێت. بە میواندارێک لا بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ومێد حەمەعالی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆران هەروە لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد وەرتی ئەندامی پێشووی پەرلەمان و سەرۆکی سەنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە تاوتوێن پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بە گفتوگۆکەمان دەدەین. یەکڕێزی و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەم و دوجار پاش 12 ساڵ لە سەرۆکایەتی مامی بە هەڵبژاردننی نێو پەرلەمان و خەڵک و درێژکردنەوەکانی پەرلەمانەوە نێچیروان بارزانی وەک دووهەمین سەرۆکی هەرێمی کوردستان سوێندی یاسایی خوارد. لە پاش سوێن خواردنی نێچیروان بارزانی وتارێکی پێشەش کرد و ڕایگەیاند سەرۆکایەتی هەرێم چەتری یەکڕێزی و کۆکەرەوەی سەرجەمهێز و لایەنە سیاسیەکانی کوردستان و پێکهاتە ئیتنی و ئاینەکان دەبێت. وتەکانی نێچیروان بارزانی وەک سەرۆکی هەرێم دوای ئەوە دێت لە ساڵی 2005ەوە سەرۆکایەتی هەرێم و یاساکەی خاڵی ناکۆکی نێوان لایەنەکان بووە بە جۆرێک تا ئاستی داخستنی دەرگای پەرلەمان و ڕێگری لە سەرۆکەکەی ناکۆکیەکانی قوڵ کردەوە و پەیوەندی لایەنەکانیشی لێک ترازاند. لە بەشێکی تری وتارەکەیدا نێچیروان بارزانی ستایشی ڕۆڵی پێشمەرگە و حەشدی شەعبی و سوپای عێراقی لە ڕوبەڕووبوونەوەی داعش کردو وەک یەکەم بەرپرسی باڵای پارتیش دادەنرێت کە بە شێوەیەکی فەرمی سوپاسی حەشدی شەعبی کردووە. لە وتارەکەیدا سەرۆکی نوێی هەرێم پەیامێکی ئاڕاستەی لایەنەکانی هەرێم کرد و داوای کرد کە پێکەوە سیاسەتی ئاشتەوایی کۆمەڵایەتی و پێکەوە ژیان و گەشەی ئابووری و سازانی سیاسی دابڕێژن. نێچیروان بارزانی کە ماوەی زیاتر لە 16 ساڵ سەرۆکی حکوومەتی هەرێم بووە وەک چاودێران باسی دەکەن لە کارەکانی وەک سەرۆکی حکوومەت سەرکەوتوو نەبووە و نەیتوانیوە خزمەتگوزاریە سەرەتایەکان بۆ هاوڵاتیان دابین بکات و داهاتەکانی هەرێمیش لە سەردەمی حکومڕانی ناوبرا و ناشەفاف بوون. 4 ساڵی ئایندەش وەڵامی کارەکانی لە سەرۆکایەتی هەرێم دەداتەوە. یەکەم کاری نێچیروان بارزانی وەک سەرۆکی هەرێم دەستکاریکردنی لۆگۆی سەرۆکایەتی هەرێم و زیادکردنی زمانی ئینگلیزی بوو بۆ لۆگۆکە بە جۆرێک لەم و دوا بە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی ناوی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەسەر لۆگۆکە دەنووسرێت. لە مەراسیمی سوێن خواردنی سەرۆکی نوێی هەرێم لەسەر ئاستی ناوخۆ سەرۆکی چەندین پارتی سیاسی بەشدار بوون جگە لە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە زەرە ڕای بەڕسمی بانگێشتکردنی بەشداری مەراسیمەکەی نەکرد. هاوکات بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق بەشداری لە مەراسیمی سوێن خواردنی سەرۆکی هەرێم کردو لەلایەن مەسعود بارزانی و نێچیروان بارزانی و مەسرور بارزانی پێشوازی لێکرا. بەمەش کۆتایی بە و ناکۆکی هات کە پارتی ماوەی 8 مانگ بوو ئامادە نەبوو مامەڵەی سەرۆک کۆمار لەگەڵ ناوبراودا بکات. قەڵاچۆکردنی خەڵکی گەرمیان و بارزان و دۆڵی جافایەتی و هەڵەبجە و سەدان شارۆچکە و سەرۆکۆماری عێراق لە سەرەتایی وتارەکەیدا ستایشی ڕۆڵی مەسعود بارزانی کرد و ڕایگەیاند ڕۆڵی کەسایەتیە گەورەکان بە پلە و پۆست دیاری ناکرێت و بارزانی خاوەنی 50 ساڵ خەباتە. بەرەم ساڵح وتیشی دەست بەکاربوونی سەرۆکی هەرێم بۆنەیەکی مێژوویە و هیوادارن ببێتە سەرەتای قۆناغێکی نوێ لە ئاشتەوایی و ئاوەدانی بۆ کوردستان و عێراق. لە سەراستی عێراق جگە لە سەرۆک کۆمار هەرێکە لە محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و ئەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی و چەندین سەرکردەی دیکە بەشدار بوون. هاوکات هەرێکە لە عادل عەبدولمەهدی و حەیدەر عەبادی و نووری مالیکی و ئەیاد عەلاوی و هادی عامری و چەندین سەرکردەی دیکەش بەشداری مەراسیمەکەیان نەکرد. لە مەراسیمەکەدا هیچ بەرپرسێکی هەرێم باسی سربەخۆیی و پرسی دەوڵەتی کوردی نەکرد. بەڵام ئەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی لە مەراسیمەکەدا وتارێکی پێشەش کرد و ئاماژەی بۆدا عێراق وەک یەک جەستەوایە کاتێک ئەندامێکی کێشەی هەیە ئەندامەکانی دیکەشی لەرزوتا دەگرن. لەلایەکی دیکەوە لە سەراستی هەرێمایەتی مەولود چاوژۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا و سامر سەبهانی وەزیری دەوڵەتی سعودیە بۆ کاروباری کەندا و بەشداری مەراسیمەکە بوون. بەپێی ناوەندا ڕۆژنامەوانیەکان سەرۆکاتی پەرلەمان لەبەر وەزیری دەرەوەی تورکیا سرودی ڕەقیبی لە مەراسیمەکە لابردووە. بەڵام تا ئێستا سەرۆکاتی پەرلەمان هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر پرسەکە نەداوە و زانیاریەکەش پشت ڕاست نەکراوەتەوە. لەلایەکی ترەوە لە سەراستی وڵاتانی ئەمریکا و ئەوروپا و ڕۆژئاوا بەشداریکردن لە مەراسیمی سوێن خواردنی سەرۆکی هەرێم لەسەر ئاستێکی بەرز نەبوو. دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان کە تایبەت بوو بە سوێن خواردنی سەرۆکی هەرێم و ڕاستپاردنی سەرۆکی حکوومەت سەرجەم بڕگەکانی تەواو نەکران و ڕۆژی سێشەمە دانیشتنی پەرلەمان تەواو دەکرێت و کاندیدی ڕاستپێرا و بە شێوەیەکی فەرمی دەستنیشان دەکرێت و دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا حکوومەت پێک بهێنێت.
جارێکتر ساڵتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک ومێت بەخێر بن سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرەتا سەرنجی بەڕێزت لەسەر بەڕێوەچوونی مەراسیمەکە و ئەو تارانەی کە لە مەراسیمەکە بە شێوەیەکی گشتی دران چییە؟ زۆر سپاسان دەکەم. عادەتەن مەراسیم و فیستیڤالەکان لە کوردستان بێگومان لە ناویشیدا ئەم جۆرە لە فیستیڤال و مەراسیمە سیاسیانە شتێکی نامۆنیە، یعنی ئەو قسانەی کە دەکرێن پەیوەندی بە ژیانی خەڵک و بە مەسەلە دیموکراسیەکان و بە مافی مرۆڤ و بێگومان ئەم جۆرە گوتارانە و پێکەوە ژیان و باشکردنی گوزەرانی خەڵک و ئیدی هەندێک بنەمای دیموکراسی و هەندێک بنەمای مافی مرۆڤ و هەندێک بنەمای خزمەتکردنی خەڵک هەیە کە لە قسەدا ئەمان باسی لێوە دەکەن دووبارە دەبنەوە و گوتارەکان سیخناخە بەم جۆرە قسە و دروشمە سیاسیانە و دوجارەمە لە بەرەنجامە هەتاکو ئێستاەوەی ئەمەی پێگەشتوون ئەمانە ینی بەدەر لە درۆیەکی سیاسی شتێکی تر نەبوونەوە نەیتوانیوە ئەم گوتارە سیاسیان درۆیەکی سیاسی نەموتارانە بڵێ ینی ئەو ئەمانە تەنها لە جێگەی جیاوازە باسیەوەم کردووە شانۆگەری سیاسی و ئەوشانی ئەوەی کەمڕۆ لە وتارەکاندا نەخێر ئەمە ڕوویداوە لەم ڕەنگی داوە لە مەراسیمە ئەوەی کە هەیە ئەوەی کە دەگوزارێ شانۆگەریکی سیاسیە و وازەحە شانۆگەریش کۆمەڵێک حیواری تێدا دەوترێت کە مەرجنیەوە لەو لەحزەیە هیچ ڕەبت و پەیوەندیشی بە واقعەوە هەبێ بە واقعی کۆمەڵایەتی سیاسی ئابووری و ئەوان و فەرهەنگیەوە هەبێ ئەمە کۆمەڵێک حیواری سیاسی تێدا دەوترێت و کۆمەڵی خەڵک خۆیان تێدا عرض دەکەن کە ئەکتەرن یعنی ئەکتەرن ئەوانە بە حەقیقی قسە ناکەن ئەوەی کە دەگوزارێت لەو شانۆگەریە سیاسیە حەقیقەت نییە ئەلم ڕۆوە من تەماشایەکەم لەو تارەکانەوەی خواستی خەڵک نەبوو واقعی ژیانی خەڵک ئێستا بۆیە لە دوو دەی ڕابردوو ینی زیاتر لە دوو دەی ڕابردووی حکومڕانی هێزە فەرمانڕەوەکانی هەرێمی کوردستان ئەم شانۆگەریە ئەم وتارە سیاسیانە نەیانتوانیوە چوارچێوەی شانۆگەریەکە تێپەڕێن لە ئەرزی واقع جێبەجێ بکەن واتە وتارەکان کە باز لە باشکردنی گوزەرانی خەڵک دەکەن هیچ کاتێ ئێمە نەمان بینیوە بەجددی و ئەم وتارانە جێبەجێ بکرێن و گوزەرانی خەڵک باش بکرێت کە باز لە شفافیت دەکرێت ئێمە نەمان بینیوە لە واقع شفافیت هەبێت کە باز لە دیموکراسی و مافەکانی مرۆڤ دەکرێت لە واقعدا نەمان بینیوە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات ڕوو بدا بنەماکانی دیموکراسی ڕێزیان لێ بگیرێ مافەکانی مرۆڤ ڕێزیان لێ بگیرێ بۆیە هەموو ینی ئەوەی لە واقعدا گوزەراوە تاکو ئەم لەحزەیە ینی بە ئاستێکی باڵا پێچەوانەی تێکڕای ئەو وتارە ساختانەیە کە لەم شانۆگەری سیاسیانە دەوترێنەوە سەرنجێکی ترم لەسەر مەراسیمەکە ئەوەیە ینی جارێ جەختی لەسەر شتێک کردەوە لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە پێی دەڵێن سیستەمی خێزانی هەندێک لە ڕۆشنبیرەکان ناویانەوە سیستەمی سوڵتانی کە بێگومان هەندێک لە ڕۆشنبیرەکانی تریش قسە لە سیستەمی سەرۆکایەتیەکی فرە دەسەڵاتە کە لە ناوەڕۆکدا بێگومان ئەمانە هینن ینی هێز و دەسەڵاتی فاشین بێگومان فاشی بۆ مانایی کە لە دەرەوەی خۆیان لە دەرەوەی ڕنگ و دەنگ و بیرکردنەوەی خۆیانەوە هەموو ڕنگ و دەنگەکانی تر بە شێوەیەکی توند و ڕادیکالیانە ڕادەکەنەوە وەکو ینی خەتێکی ڕەش و سپی بەسەر هەموو ڕنگ و دەنگیشی جیاوازدا دەهێنن ئێمە شتێکی ترمان بەدی کرد کە جەخت لەسەر سیستەمی خێزانی هەرێمی کوردستان دەکات کە ئەم سیستەمە ئەوەی کە دەگوزارێت دیسان شانۆیە بە ناوی دیموکراسی و ئاڵوگۆڕی دەسەڵات وایە ئەمە سیستەمی خێزانی بۆ ناوی نێڵەن ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ینی پارتی 45 کورسیێناوە ینی بۆ ناوی ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات ئەسڵەن بۆی نمونونەکە بهێنمەوە نمونەیەکی بەسیتە بەڵام هەموو شتێکمان پێ دەڵێ ئەلبەت بەسیت نییە بەنسبەت مەراسیمی لەو شێوەیەوە یەکەم وتار لەم مەراسیمە بۆ سەرۆکی پارتیە کە هیچ پۆستێکی ئێستا لە هەرێمی کوردستاندا نییە جیالەوەی سەرۆکی حیزبێکە وەک هەر سەرۆک حیزبێکی تر ئیدی سەرۆک حیزبێکە 45 کورسی هەیە هەرچۆن هێناوێتی ئەمە مەسەلەیەکی ترە یان سەرۆک حیزبێکە هەرچەند 20 کورسی هەیە 15 هەیە 12 هەیە ئەمە سەرۆکی حیزبێکە هیچ جیاوازی لەگەڵ سەرۆک حیزبەکانی ترانیە بەڵام بەدەر لەوەی کە سەرۆکی کۆماری عێراق لەوێ ئامادەیە سەرۆکی پەرلەمانی عێراق لەوێ ئامادەیە باشە لەگەڵ سەرۆکی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان و دامەزراوەکانی دیکە کە بێگومان هەر کەسێک مافی ئەوەی هەبایە لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئەتەچێتی ئەو جۆرە مەراسیمە ڕسمیانەوە یەکەم وتاری هەبێ بێگومان دەبوو ئەو نەبە
یعنی پێدا دەبوو ئەندامانی پەرلەمان لە شێوازی وتارەکانیش ڕخنیان هەبایە کە لەوێ دانیشتمە ئەندامانی پەرلەمان ینی نەکە ئەمە ینی ئەمە هەر نییە ینی شتێکە لە دەرەوەی هەموو یاسا و ڕێسایەک ئەمە قسە لەسەرەوە ناکەم ئەمە یاساییە یاسایی نیە چونکە ئەوە وازەحە من ئەمێ پێت بڵێم کە ئەمە پێمان دەڵێ سیستەمی هەرێمی کوردستان سیستەمێکی خێزانیە کاک مەسعود لە قسەکانیا دەڵێ من پشتیوانی ئەم سەرۆکە تازەیە مەسەڵ نێچێوان بارزانی دەکەن یەکێکی تر لە ئەمەژەکانی ئەوەی کە کەسێک کە هیچ پۆستێکی یاسایی نییە لە کوردستان هەروانی خاڵێکی تریش ئەم سەرۆکە تازەیە دەستی سەرۆکی پێشوو ماچ دەکەن یعنی ئەم خاڵانە پێمان دەڵێن کە ئەوەی دەگوزەرێ ینی مەراسیم و پرۆسیسێکی یاسایی و سیاسی معقول نییە بەڵکو ئەمە سیستەمێکی خێزانی و عقلێکی خێزانیە بەداخەوە کۆی هێزەکانی تر و کۆی خەڵکە سیاسەکانی تری لە هەرێمی کوردستان لە دەوری خۆکەوتەگەرم بۆ لای بەرز دکتۆر ئەحمەد سوپاس بۆ بەشداری بەڕشتە نەوێ سەرنجی بەڕشت بزانم لەسەر مەراسیمەکە و لەسەرەوەش کە ڕخنەیەکە بوو لە پەرلەمانتاران لەوەی کە ئەوان بۆنم لە ریزی پێشەوەنین یاخود تەنانەت قسەیەکیشان نەبوو لە دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ میوانە بەڕێزەکەتان و بۆ بینەرانی خۆشەویست. دیارە ئێمە کە قسە لە دامەزراوەیەکی گرنگی هەرێم دەکەین وەکو دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم باس لە واقعی کوردستانەکەین باس لە سوید و لە سویس ڕناکەین باس لە واقعی کوردستانەکەین خۆشمان هەمومان ئەزانین واقعی کوردستان چۆنە و لە ماوەی 28 ساڵی ڕابردوودا ململانەی حیزبی و ئەو چێشمە چێشەی لە لێوان حیزبەکانە هەبووە قسە لەو بار و دۆخەکەین بێگومان ئێمە بەراوردێک ئەەکەین ئێستا لەگەڕ ڕابردوو ئەگەر ئێستا لەگەڕ ڕابردوو جیاوازی هەبوو باشتر بوو بێگومان ئەبێ بڵێن باشترەوە ئەگەر وەکو ڕابردوش دووبارە بوویەوە بێگومان قسەکانی کاگومێت لەو ڕۆوە تەواوە بێگومان چووکە لە ڕابردوودا ئێمە وتارەکانمان بینیوە کە دووبارە بوونەتەوە و دەموچاوەکانمان بینیوە دووبارە بوونەتەوە دروشمەکانمان بینیوە دووبارە بوونەتەوە ئەمە واقعی کوردستانە بەڵام لەوە لەم ڕاستیمەیە هەندێک جیاوازی بیندرابێ ئەگەر جیاوازەکان چێ دوکتۆرەگەر بیاخێر و بێگومان جیاوازیەکە لە وتارەکانە بینیمان کە جەختکردنەوە لەسەر پێکەوە ژیان و ئەوەی کە سەرۆکایەتی هەرێم لە ئایندا ئەتوانێت یان پێویستە ببێتە چەترێک بۆ یەکڕێزی و بۆ کۆکردنەوەی هەموو لایەنە سیاسیەکان و سەرۆکایەتی هەرێم ببێتە چەترێک یاکو سەکۆیەک بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەوە لەوە چێش وەکو تەرجەمەی عەمەلی ئامادەبوونی بەڕێز دکتۆر بەرهەم وەکو سەرۆک کۆمار کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەو ململانە سیاسی کە لە نێوان پارتی وێشێتیا بوو لە سەرپرسی سەرۆکی کۆمار و هەروەها ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ئەوەی لێکەوتەوە کە بارگرژیەکە بوو تا یەکەم جارە لە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار کە سەردانی هەولێر بکات ئەمە حزوری سەرۆک کۆمار و حزوری لایەنە سیاسیەکان و داوەتکردنی هەموو لایەنەکان و جەختکردنەوەی سەرۆکی نوێی هەرێم لەسەر ئەو بابەتانە ئەمە بۆ خۆی شتێکی باشە بەڵام پێویستی بەوەیە کە تەرجەمەی عەمەلی بکرێت لە ئایندەیە و هەموو سەرۆکایەتی هەرێم بێلایەنانە دوور لە قاوغی حیزبیت بتوانێت هەموو لایەنەکان کۆ بکاتەوە و فعلا سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتیەک بێ بۆ هەموو هاوڵاتیانی هەرێم و بۆ هەموو لایەنەکان بێجیاوازی. بەڵێ سەبارەت بە پەرلەمانتاران پێ وایە ئەو ڕخنەی کە لە پەرلەمانتاران دەگرێت لە جێگەی خۆیداەوەی کە مەسەلەن پەرلەمانتارێک لە کۆی دانیشتنەکە قسەیەکی نەکرد نقطەیەکی نظامی نەبوو ئاسایی یانێ لەو کۆبوونەوانە کە بەڕێز پێشترە ناوین پەرلەمان بووی پەرلەمانتار هیچ قسەیەکی نەبێت؟ بەڵێ بێگومان ئەمە ئاساییە لە بەرەوەی بەرنامەی کار دانراوە بەر لە بەرنامەی کارە تەنها سوێند خواردنی سەرۆکی نوێی هەرێم هەیە و لەگەڵ ئەو وتارانەی کە دیاری کراون سەرۆکایەتی پەرلەمان دانیشتنەکە بڕێوە بەڵام لە ناو دانیشتنەکە ئەوە نییە کە مداخلەی ئەندامانی پەرلەمان یاخود نقطەی نظامی ئەگەر بێگومان لادان لە
بڕگە یاسایەکان هەبێ ئەندامی پەرلەمان لەوێ دانیشتووە دەتوانێت کە نقطەی نظامی بگرێت و دەخالت بکە ئەگەر نا بەرنامەی کار لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان دیاریکراوە بێگومان ئەوە شتێکی ئاساییە کە ئەندامانی پەرلەمان لەوێ قسەیان نەکردووە. بەڵێ ینی پێ دوای ئەمڕۆ ئەوەندەی کە بەڕێز متابعات کردبێ لادەن نەبوو لە بەرنامەی کار و لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان. من شتێکم بەدی نەکردە ناوەی کە لە سەرەتای لە بەرنامەی کار دیاریکرا بخوێنرایەوە کە لێدانی مارشی ئەیڕەقیب و سرودی ئەیڕەقیب کە لابراوە هۆکارەکان هێستا ڕوون نەکراوەتەوە ئایا هۆکارەکە تەکنیشی بووە یا سیاسی بووە بەڵام ئەوەی تر بەرنامەکە بە پێیەوەی کە دیاریکراوە جگەلەوەی کە لە کاتی خۆشیە هەندێک دواکەوت بەهۆی دواکەوتنی میوانەکانەوە ئەوەی تری هەرچەنە من خۆم ئامادەی نەبوومە بەڵام بەپێی ئەو بەرنامەیە بوو کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ڕاگەیان. بەڵێ سەبارەت بە کراوەیەشتنی دانیشتنەکە بۆ سپەی لە ڕووی پەیڕەوەرەگە پێدراوە کە ئەمڕۆ هەموو بڕگەکان تەواو نەکران بە تایبەتیەوەی کە پەیوەست بوو بە ڕاستپاردنی مەسەڵەن سەرۆکی حکوومەت یاخو کاندیدی ڕاستپێدراو لەلایەن سەرۆکی هەرێمەوە. بەڵێ ئەوە لە دەسەڵاتی سەرۆکایەتی پەرلەمانە بە پێی پەیڕەوی ناوخۆ دەتوانێت هەندێک لە بڕگەکانی بەرنامەی کار بۆ دانیشتنی بۆ ڕۆژانی داهاتوو هەڵبگرێت دیارە بە پێوەی کە نەتواندرا ئەمڕۆ هەموو بڕگەکانی بەرنامەی کاری دانیشتنەکە کۆتایی پێبهێنرێت. دانیشتنەکە بە کراوی هەڵدرایەوە بۆ سبەینێک کە مەراسیمی سوێند خواردنەکە مەراسیمی ڕاستپاردنی کاندیدی سەرۆکی حکوومەت لە ناو هۆڵی پەرلەمانە بەڕێوە بچێ هەر بەتا هەموو مەراسیمەکە وا باشتر بوو کە لە ناو هۆڵی پەرلەمان بەڕێوە بچێ بەڵام دیارە بەهۆی جێنەبوونەوەی ئەو خەڵکە کە داوەت کراوە دیارە لە خولەکانی ڕابردوشدا زۆر جار کۆبوونەوەکانی پەرلەمان براوەتە دەرەوەی هۆڵی پەرلەمان من پێم وایە باشتر وا بوو کە پەرلەمانی کوردستان هەوڵیدا بە هۆڵێکی گەورەی دروست بکردبە کە بتوانرێت لە حاڵەتی ئاوادا کۆبوونەوەکانی پەرلەمان بە ئامادەبوونی میوانانی تریش جێگایان ببێتەوە و لە بینای پەرلەمان نابێنە بچنە هۆڵەکانی ترەوە بەڵام بە هەر حاڵ ئەمە شتێکە ئاساییە چونکە ڕێگەی پێدراوە بە پێی پەیڕەو دەتوانرێت کۆبوونەوەکانی پەرلەمان لە دەرەوەی بینای پەرلەمانیش ئەنجام بدرێت. بەڵێ سوپاسەکەم کاک گومێت دەمەوێت سەرنجی بەڕێژ بزانیت پێشێلکارێکی پەیڕەوی هەبوو زۆر بەلامەوە گرنگ نییە ینی ئەو مەسەلەیە ینی زۆر هین نییە چونکە ئەیچی گرنگە بۆ ئێمە ئەوەی بەلای منەوە گرنگە ئەوەیە کە هێزە سیاسیەکان یەکێک لە ئیشکالیەتە سەرەکیەکانی هێزی سیاسی لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە لە تەعاملکردنیان بووە لەگەڵ واقع وەک مەسەلەیەک وەکو دۆخێکی نەگۆڕ لە لای هێزە سیاسیەکان تەماشا دەکرێت لانی کەم لە سەرەتاوە ڕەنگە بەهۆی هەندێک دەرخستنی ناکۆچی و ململانەی سیاسی و ڕکەبەریکردن لەگەڵ دەسەڵات و عەقلیەتە سیاسی کە حکومڕانی دەکا و سیستەمی ژیان و سیستەمی ژیان بەگشتی و ئابووری و سیاسی بەڕێوە دەبا هەندێک ڕکابەری دەکەن بەڵام دوجار بەرمەبنای ئەم جۆرە تێگەیشتنە لە واقع کە واقع مەسەلەیەکی نەگۆڕە ئەوە ناتوانن دەستکاری بکەن دیسان دێنەوە تەسلیم بە هەمان ئەو واقع دەبنەوە ئەمە کێشەیەکی جەوهریە پێم وایە هێزە سیاسیەکان و خەڵکی ئازادی خواز لەم کۆمەلگایە پێشەوەی بیر لەوە بکاتەوە ئەمە پەیڕەوی ناوخۆچی دەڵێ و کۆبوونەوەکە لەکوێ کرا و لەکوێ نەکرا دەبێت بیر لەوە بکاتەوە چۆن دەڕوانێتە واقع چۆن هێزە سیاسیەکان لە واقع تێدەگەن ئایا بەڕاستی ئەگەر ئەم هێزە سیاسیانە وا لە واقعی سیاسی تێدەگەن کە مەسەلەیەکی نەگۆڕە بۆچی هەن یعنی بۆچی دروست دەبن ماهیەتیان چییە؟ هێزی سیاسی بۆ ئەوە دروست دەبێت لانی کەمی فاکتەری دروستبوونی هەر هێزێکی سیاسی ڕاستەقینە و ڕەسەن ئەوەیە کە خۆی وەک بەدیلی ئەو حکومڕانیانە بەشداریان کرد بە شێک لەلایەنەکان لەم پرۆسەیە ئەزانی ئەم پرۆسەیە بێگومان پرۆسەیەکی من بە قەنەعەتی من ئەمە هەر پێویست بوو لە بنەماوە بەشداری تێدانەکەی ینی مەراسیمێک دەکرێت بەشداریکردن لە مەراسیمە دوای ئەوەی هەموو شتێک کۆتایی پێهاتووە ئەمە مەسەلەیەکی جەوهەری نامێنێ
ینی تۆ لە ئەساسی کێشەکەەوە دەبێ هەڵوێستت هەبێت لەسەر یاسای سەرۆکایەتی هەڵوێستت دەبێت دەبێ واز لەو پەندە بێنین پندێک هەیە ئەگەر بەڕاستی بیگوازمەوە داوای لێ بردنەکەم ئەگەر بە ناتەواوی بگوازمەوە شتێک هەیە لە کوردەواریە بازەوە گەر نەتوانی دەستێک نازانم ببڕی شتێکی وایە ماچی بکە یعنی بەداخەوە هێزی سیاسی لە کۆمەلگای ئێمە پاش چەند ساڵێک پاش ماوەیەک لە خەباتی سیاسی دێتەوە سەر ئەم پەندە ینی ئەسڵان ئەمە تێنەگەشتنە لە تێکۆشانی سیاسی تێکۆشانی سیاسی بۆ دەستبڕینی هیچ هێزێکی تر نییە بەڵکو تێکۆشانی سیاسی بۆ پاشەکشە تایبەتی تێکۆشانی سیاسی دیموکراتیانە بۆ پاشەکشەی دیموکراتیانە و مەدەنیانەیە بۆ هێزانەی کە دڵخوازی خەڵک لەلانەی بێزار بووە ینی کاتی ئاشتەوایی و مەسەرەن بەیەکۆبوونە ڕەنگە ئەو بۆ چونە شەبێ ئەسڵی ئەمە هەر بیرکردنەوەیکی بەداخەوە ینی کە دەڵێم خێڵەکیانەیە بەو مانایی کە ئەمە ناکرێ ئەم جۆرە لە بیرکردنەوە ناکرێت بخزێنرێتە ناو دنیای سیاسیەوە تۆ دەتەوێت بەدیلی حکومڕانیەک بی بەدیلی دەسەڵاتێکی سیاسی بی بەدیلی نخبەیەکی سیاسی گەندەڵ بی معقول نییە بێ ئەم فکرە خێڵەکیە بەکار ببەی بۆی چێ وڵات تۆ دەبێ ئاشتەوایی سیاسی بکەیت کەس داوای ئەوەی نەکردووە تۆ سەنگەر لە دەسەڵاتە بگری بەڵام خەڵک و مێژوو داوا لێ ئەکەن پێویستە لەسرت هەر هێزێکی سیاسی هەیە کە خۆت بە جیاواز لەم حکومڕانیە دەبینی پێویستە جیاواز لەو بیر بکەیتەوە جیاواز لەو تعامل لەگەڵ پرس و کێشە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکان بکەیت جیاواز لەو تعامل لەگەڵ پرسی فەرمانڕەواییدا بکەیت ئاشتەواییکردن بۆ مانایی کە ئێمە لە ئەدەبیاتی سیاسی و ڕخنەی سیاسی چەندین ساڵی ڕابردووە بەردەوام زۆر ئەوە دەوترا تەنانەت لەلایەن زۆرێک لەو خەڵکانی ئێستا بانگەشە بۆ ئەم جۆرە لە ئاشتەوایی سیاسی خێڵەکی دەکەن ئەوە دەوترا کە ئەم جۆرە لە ئاشتەوایی ئەمە دڵخوازی ئەو دەسەڵاتەیە کە بەعقلی خێڵ بیر دەکاتەوە یەکڕێزی مانای یەکڕیزبوونە لەگەڵ دەسەڵاتی سیاسی زۆر جار دەوترا ئەم مانای یەکڕیزبوونە لەگەڵ هێزێکی سیاسی و دوو بنە ماڵی سیاسی و دوو خێزانی سیاسیدا یەکڕیزی لەگەڵاوانە ناکرێت لەم بارودۆخاشتەوەی ئەسڵەن یەکڕیزی تۆ بێ بپرسی لەسەر چه ئەساسی یەکڕیزی دەکەیت دەبێت لەسەر چی بکەین بۆ نمونە لەسەر پاراستنی ئەم نیشتیمانە یەکڕیزین ئێمە هەموو وەک قسە باوەکە دەوترێت یانی لە شەمە نەفەرەکەین لە کەشتیەکەین باشە ئێمە کەشتیەکە دەپارێزین پێکەوە دڵسۆزی نیشتیمانەکەمان بین بیپارێزین پێکەوە کە لە مەشاد بێگومان دەبێ خلافە بێ چونکە هێزێک کە گەندەڵ بێ سەروت و سامانی وڵاتەکە بدزێ ڕێگە بدا مەسەڵەن سوپای دەوڵەتانی بێگانە ئامادەییەکی جددی و قوڵیان لەم نیشتیمانەدا هەبێ ئێمە معقول نییە تۆ لەگەڵ هێزێکی وا پێت وابێت لەسەر پاراستنی نیشتیمانیش یەکڕیزی یعنی ئەمە سەرباری ئەم تێبینیانە تۆ دەکرێت لەسەر هەندێک پرەنسیپ و بەها یەکڕیزی هەبێ بەس معقول نییە لەسەر سیستەمی سیاسی یەکڕیزبی لەگەڵی معقول نییە لەسەر بێدەنگبوون لە گەندەڵی و لە مەلەفی نەوت و مەلەفی غاز و ئەو تاڵان و بڕۆیی لەم بوارەدا دەکرێت ینی بێدەنگبوونت بە مانای یەکڕیزی لێوەربگیرێ ئەمە ئیشکالیەتە جدیەکەیە ینی ئێستا ئەوەی دەگوزارێ لە چەندین ساڵی ڕابردوو خراپترە چونکە هەنگاوەکان بۆ یاسایی خراپتریان ئێمە ڕژبینی نییە موتارەنەی کەمڕۆدران ینی جۆرێک لە هیوا و مێدیان هەبوو یعنی ئێمە جۆرێک لە ڕژبینی نییە بەڕێزت ئەزای ڕژبینی ینی ڕژبینی چیە ڕژبینی دۆخەکە خۆی دۆخێکی ڕژبینانەیە دۆخەکە خۆی دۆخێکی ناومێدکەرە ئەمە بۆ ئەوە نییە ینی ئەمە ئیدی دەرگای بیرکردنەوەمان داخستە بێت کە هیچ شتێکی باش لەم وڵاتە ڕوونەدا بەڵام کۆمەڵێ خەڵک کە بەرپرسی یەکەم و کۆتایین لەو کارساتە سیاسی و نیشتیمانی و دارایی و ژیانیانی لە وڵاتە ڕوودەدا لەم لە حەزەیان نامەنتقیە من متمانەیان پێ بکەم معقول نییە هێزگەلێک زیاتر لە 25 ساڵ ینی وڵات فاسید بکەن تۆ لەم لە حەزەیە بڵێ بە دوای 25 ساڵ یان نزیکەی 30 ساڵ لە دۆڕاندنی سیاسی و نیشتیمانی بڵین با دەرفەتێکیان پێ بدەین ڕەنگە ینی باش ببن من لە جێگایەکی تریشە ئەو نقطەیە دەگوازمەوە ئاخر بە کورتی بێ سپاس دەکەم ناوبڕم شتێک هەیە تەنانەت لە ئایندا بۆ هەندێک خەڵک بەکاردێ کە دەڵێن مۆری ڕەشی لێدراوە هەندێک خەڵک هەیە ئیدی هەندێک جار وایان لێدەیتر قابیلی گۆڕانکاری نین لە هەموو سنوورەکان دەچنە دەرێ
بەداخەوە یان ئەم دەسەڵاتە سیاسی ئەو نخبە سیاسی وای لێ هاتووە لەچی لە حکومڕانی مۆری ڕەش و گەندەڵی غەرقن لە گەندەڵی سیاسی ئیداری دارایی. باش سپاس دەکەم. دکتۆر ئەحمەد ناوبڕێکمانێ دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەڕێزت بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک. تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شەربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز. دکتۆر ئەحمەد بگەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێزش لە سەرتا باس لەوە کرد کە نێچیرمان بەرزانی لە وتارەکەیدا باسی لەوە کرد کە سەرۆکایەتی هەرێم چەتری کۆکەرەوەی سەرجەم لایەنەکان دەبێت. پێ دوایە گۆڕانکارێک ڕوودا لە 4 ساڵی ئایندە بەتایبەت کە سەرۆکایەتی هەرێم خاڵی ناکۆکی نێوان لایەنەکان بووە؟ بێگومان دەتوانێت سەرۆکی نوێی هەرێم دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێ و جەختیشی لەسەر ئەوە کردەوە کە سەرۆکایەتی هەرێم دەبێتە سەترێک بۆ یەکڕزی و بۆ کۆکردنەوەی هەموو لایەنە سیاسیەکان و تەنانەت وتی کە بێتە سەکۆی هەموو هاوڵاتیانی هەرێم. ئێمە هیوادارین کە ئەو قسانەی کە لەو مەراسیمەدا کرا تەرجەمەی واقع بکرێن، چونکە سەرۆکی هەرێم کۆمەڵی تەحەدیاتی لە پێشە بەڕاستی. هەمومان نەزانین ناکۆچی سیاسیەکان بە تایبەتی لە نێوان پارتی وێشێتی گەیشتە قۆناغشی زۆر دژوار و هەروەها تەحەدی گەندەڵی و ئەو قەیرانەی سیاسی و قەیرانە دارایی کە هێشتا ئاسەوارەکانی لە هەرێمدا هەن، ئەوانە هەمووی دەبنە تەحەدی بەردەم سەرۆکی هەرێم کە پێویستە زاڵ بێ بەسەریاندا و چۆن زاڵ ئەبێ سەرەتا لەو وتارەوە دەستی پێکرد کە ئەڵێ ئێمە هەوڵ ئەدەین کەوە ئاشتەوایی ناوخۆیی و یەکڕزی نێوماڵی کوردستانی بپارێزین و سەرۆکایەتی هەرێم و هەرێمی کوردستان موڵکی هەموو
پێکهاتەکانە و هەموو لایەنە سیاسیەکانە و هەموو هاوڵاتیانی هەرێمە ئەگەر بە فعلی سەرۆکی هەرێم بتوانێت ئەو ڕۆڵە ببینێت و هەموو لایەنەکان کۆ بکاتەوە و خاڵە سلبیەکانی کە بوونەتە بربەست لە بەردەم یەکڕیزی لایەنە سیاسیەکان لەناو هەرێمە ئەتوانێت لە 4 ساڵی داهاتوودا ڕۆڵێکی گرنگ ببینێەوە دەتوانێت تا ڕادێشی زۆر سەرکەوتوو بێ بەڵام ئەگەر هەمان ئەزمموی ڕابردوو دووبارە بێتەوە بێگومان ئەوەی کە بینیمان لە کابینەی پێشوودا دوور نییە لەم کابینەی کە دادێ دووبارە بێتەوە کە ئەمەش ئەبێتە تەحەدیەک لە بەردەم سەرۆکی هەرێم و سەرنەکەوتنی لەو گفت و بەڵێنانەی کە بەڵێنی داوە. بەڵێ ئەی لەگەڵ عێراق پێ دوایە بە تایبەتی کە سەرۆکی هەرێم نوێنەرایەتی مەسەرەن فیدراالیش دەکات ڕێخسینی دەسەڵاتی فیدراالی لەگەڵ عێراق پێ دوایە بتوانرێت کێشەکان چارەسەر بکرێن بە تایبەتەوەی کە مەلەفی نەوت و مەلەفی ئاساییکردنەوەی ناوچە جێناکۆکانش بەڵێ یەکیش دیکە لە تەحەدیاتەکان کە لە بەردەم سەرۆکی هەرێمە بریتە لە ڕێخستنەوەی ئەو پەیوەندیانەی نێوان هەرێمی کوردستان و نێوان بەغدا کە ئەمڕۆ زەختی لەوە کردەوە کە چارەسەرکردنی کێشەکان لە سوارچەوەی دەستوری عێراقیدا و هەروەها مەسلەی ناوسێزی ناکۆکەکان و هەروەها مەسلەی مەلەفی نەوت و پێشمەرگە و موچە و ژێوی خەڵک ئەوانە هەمووی کێشە و گرفتن بەڕاستی تا ئێستا یەکلا نەکراونەتەوە مەسلەی مادەی 140 و هەروەها مەسلەی سەرژمێری لە کەرکووک و ناوچێ ناوکەکان کە باز لەوە دەکرێت لە 2020 و سەرژمێری ئەنجامەدێ ئەمانە بەڕاستی هەمووی کێشەن و هەمووی تەحەدیاتن لە بەردەم سەرۆکی هەرێمە هەروەها ڕێخستنەوەی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ کە دیسان زەختی لێکردەوە و ئامادەبوونی ئەو وڵاتانش کە لە ناوچەکە گرنگیان هەیە بە تایبەتی سعودیە و تورکیا و ئێرانیش بەڵام بە پلێشی کەمتر ئامادەییان هەبوو جەختکردنەوە لە پەیوەندیەکان و ڕێخستنەوە ئەو پەیوەندیانە لەسەر ئەساسی ڕێگرتنی بەرامبەر و هەروەها دراوسێتی باش ئەمە بۆ خۆی ئەرک و بەرپرسیارەتی سەرۆشی هەرێمن لە داهاتووە کە کاریان لەسەر بکات تا چەند ئەتوانێت ئەوانە سەرکەوتوو بێت بێگومان ئەمە پەیوەستە بە ڕێخستنەوەی نێوماڵی کوردستانی و یەکبوونی لایەنە سیاسیەکان لە ناو هەرێمی کوردستانە و چەند بتوانێت ئەو ناکۆشیانی ناو هەرێمی کوردستان کۆتایی پێبێنێت یاخود کەمیان بکاتەوە دەتوانێت لەو مەلەفانەش سەرکەوتوو بێت بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی لەگەڵ بەغداوە هەیە یاخود لەگەڵ وڵاتانی دراوسێ هەیە و هەروەها لەگەڵ وڵاتانی دەرەوەش چکە بەڕاستی دوای ئەنجامدانی ڕیفراندۆم و ئەو ڕووداوانەی کە بە دوایە هات ساد و سڕێک دروست بووە لە پەیوەندەکان هەم لەگەڵ بەغدایە و هەم لەگەڵ وڵاتانی دراوسێ ڕنگدانەوەشی بووە لە پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە بەڵێ ینی پێ دوایە ئەو مەسلەی ڕیفراندۆمش کامڕۆ هیچیان باسییان نەکرد باسی سربەخۆی ئەوەیە پێ دوای لە دوای ڕفراندۆمچەوە پەیوەندی هەرێم لەگەڵ وڵاتانی ڕۆژاو و ئەمریکاوانش ئاستەکەی دابەزیەوە بە تایبەتی کە هیچ بەرپرسێکی باڵای لە ئاستی وڵاتانی ڕۆژاوە بەشدار نەبوون لە مەراسیمەکە من وە هەست دەکەم بەڵێ کاریگەری بووە بە شێوەیەکی نەرێنی لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەمڕۆ ئامادەبوونی ئەو وڵاتانە زۆر لاواز بوو ئەگەر بوو بێت لەسەر ئاستی باڵۆزخانەکان و نوێنەرایەتی و کونسولخانەکانی ئەو وڵاتانە بووە لە عێراق و هەرێمی کوردستانە بەڵام لەسەر ئاستی بەرپرسانی دەرەوە ئامادەیان لە مەراسیمەکەیان نەبوو. بەڵێ سوپاس دەکەم کاگومێت بکەم و لای بەڕێز سەبارەت بە ئەرک و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بۆ 4 ساڵی ئایندە ینی ئێستا بڕیاردانێکی پێشوەخت نییە ئەگەر بڵین مەسەلەن سەرۆکی ئێستای هەرێم سەرکەوتو نابێت وازمونێکی باش پێشکەش ناکات؟ دیارە من ئەوەم نییە لە پێش ڕووداوەکان بکەوم و ئەمە بەغەیبانیەت نییە ئەمە خوێندنەوە و تێگەشتنە لە جۆری بیرکردنەوەی ئەم نخبە سیاسیەوە ئەمانە ئەرزی خۆیان کردووە ینی ئەمانە نخبەیەکی تاقی کراوەن و ئەم کەسانی کە ئێستا بۆ سەرۆکی هەرێم و بۆ سەرۆکی حکوومەت و بۆ جێگاکانی تر ئەمانە هەموو شخصیەتی تاقی کراون نەبوون لە حکومڕانی لە تاقیکردنەوەکە با من ئەم وشەیە نەڵێم بەڵام فەرموو نزیک 7 ساڵی سەرۆک وەزیرانی ئەم سەرۆکی هەرێمە لەبەرچاو بگرە کارەبا لە هەرێمی کوردستان چۆنە؟
ئاو لە شار و شارچوەکانی هەرێمی کوردستان چۆنە، ڕێگەوبانی شار و شارچوەکانی هەرێمی کوردستان چۆنە، ژینگەی هەرێمی کوردستان چۆنە، سوتەمەنی خەڵکی شار و شارچوەکان لە چه ئاستێکایە، تا ئێستا کێشەی سوتەمەنی ئۆتۆمبیل لە چه ئاستێکایە و چارەسەر کراوە یاننا، شەفافیەتی نەوت لە چه ئاستێکایە، داهاتی نەوت کێ قەناعەتی بەوەیە خراوەتە خزمەتی خەڵکەوە، کێ دەزانێت داهاتی نەوت لەکوێیە و چەنە و چۆن سەرف کراوە. ئەم حکوومەتە قەرزارە یاننا، ئەم حکوومەتە پاشەکەوتی موچەی داهێنا یاننا، ئەم حکوومەتە 10 میلیارد دلاری موچەی فەرمان بەران قەرزارە یاننا. ئەمانە چێ کردوێتی؟ خۆ من نم کردووە. ئەمانە ئەزمموی 7 ساڵی حکومڕانی ئەمانن، ئەمانە ئەزمموی 12 ساڵی سەرۆکایەتی هەرێمن کە ئێستا مەسەرەن لە دەساودەسی دەسەڵاتەکە کە باسی دەکرێت لە مامەوە بۆ برازا گوازراوە. بەڵام بۆ ئەمەش ناوێنێ ئاڵوگۆڕ، ینی بۆ نمونە تۆڕخنت لەوەیە بۆ ناوێنێ ئاڵگۆڕی ئاشتیانی دەسەڵات. ئەخرنا ئەمە ئەگەر ئاڵوگۆڕیش با بڵێن با ناوی بنین ئاڵوگۆڕێکی کۆمیدیانەی دەسەڵات، چونکە ئەمە ئاڵوگۆڕی دەسەڵات نییە. ئاڵوگۆڕی دەسەڵات بەمانە دیموکراسیەکەی ئەوەیە جارێ ئەسڵەن تۆ بە پرۆسەیەکی دیموکراسی ڕاستەقینەدا تێپەڕی، کاڵبژاردن دیموکراسیانە بێ و مافی هێزە سیاسیەکان پێشێل نەکرێت، تەزویر نەکرێت و هێزگەرێکی دیاریکراوی سیاسی هەموو مڵک و ماڵ و سەرۆت و سامانی ئەم وڵاتە بۆ دەنگهێنان، بۆ چاوسوورکردنەوە، بۆ زەبر و زەنگ، بۆ تەزویرکردن بەکارنێنن. هەر کاتێک تۆ بە پرۆسەیەکی جیاواز لەما تێپەڕی و کاتە دەکرێت ئێمە قسە لەسەر ئەنجامێکی باش و پرۆسەیەکی سیاسی تەندروست بکەین. باش ینی لێرەوە دەمەوێت سەرنجێکی کورت لەسەر ئەو شتە بدەم، ئەو دیاردەیە بدەم، ئەو پرسە بدەم کە ناونراوە یەکڕێزی تەبایی و ئەم قسەی کە گوایە لە گوتارەکانە هاتووە و تایبەتی سەرۆکی هەرێمی تازە سەرۆکاتی هەرێم بەبێ بە چەترێت بۆ لایەنە سیاسیەکان. شار لە مێژووی ئێمەدا لە مێژووی دنیا کاولکارە، وازحە، مە پێویستی بە باس و خواست نییە، بەڵام ئاشتی و تەباییەک، کۆکبوون و یەکڕیزیەکیش کە لەسەر ئەساسی نەمانی جیاوازی دروست بکرێ زیاتر لە شەڕ کارەسات بارترە. ئیشکالیەتی عقلی سیاسی و ئیشکالیەتی هزری کارکتەرە سیاسیەکان و بەشێک لەوانەی کە وەکو ڕۆژنامەنووسیان ڕۆشنبیر لە ناو هێزە سیاسیەکان قسە دەکەن، لێکدانەوە دەکەن، لێرەدایە توە چەترێک بە مولایەنەکەن نەیگوتوە هەمویان ببن بە پارتی. ڕاستاوە، بەڵام فکری سیاسی، ینی ئەگەر طبعاً هەیبێ، ینی وەکو ناسینەوە دەڵێن فکری سیاسی پارتی، با بڵێن بیرکردنەوەی سیاسی یان خواستی سیاسی، ویستی سیاسی پارتی لە یاساکان، لە بەڕێوەبردننی وڵات، لە پۆستەکان، لە تا چه ئەندازەیەک هێزەکانی تری ساحەی سیاسی هەرێمی کوردستان توانیویانە ویستە سیاسیەکانی خۆیان، بەرنامەکانی خۆیان بۆ نمونە لە یاسای سەرۆکایەتی هەرێمان جێ بکەنەوە. هیچ جێ نەکراوەتەوە؟ نەخێری جێ نەکراوە. بەڵامەوە مەسەرەن ئەوەی کە پەرلەمانتاران ئەوەی کە دەنگیان پێ دەڵێ و بەشێک لە سیستەمی پەرلەمانی چەسپێنداوە سەر و لە پەرلەمان هەڵە بژێدرێت. ئەزانی ڕاستیت بوێ سیستەمی پەرلەمانی بەش ناکرێ، ئەمە گۆشتی خێر نییە، ینی سیستەمی پەرلەمانی پرەنسیپی خۆی هەیە. یەکەم پرەنسیپی ئەوە نییە لە چۆ هەڵی ئەبژێنی بەتە. یەکەم پرەنسیپی ئەوەیە سیستەمی پەرلەمانی دەسەڵاتی سەرۆک تەشریفاتی بێ. ئەمە نەک تەشریفاتی نییە، باش دەسەڵاتی ئێجگار زۆری هەیە و هەموو ئەو دەسەڵاتانی پێشتر ئێمە بەجددی ڕخنەما لێ هەبوو، ئێستا شماوەتەوە و ئەسڵەن ئەم سەرۆکەی ئێستا کە بەرەنجامی حەلێکی سیاسی و خێزانی ناوخۆیی پارتی هاتۆتە ئاراوە ئەم دابەشکردنە سیاسیەکێ بۆ سەرۆک وەزیرانەوەیکێ بۆ سەرۆکی هەرێم کاندید کراوە، لە بنەماوە ئەوەی قبول نەبووە کە دەسەڵاتی تەشریفاتی بێیان دەسەڵاتی کەم بێ. خۆ ئەمانە حساباتن، مێژوو هەیە، یادەوەری سەرکردە سیاسیەکان هەیە، بیرەوەریەکانیان کە باس لەوە دەکەن چۆن ئەم پرسانە هاتوونەتە ئاراوە. باشە، باز ئەوەی کەوتت ئەم یەکریزەی کەوان داوای دەکەن شەڕ باشترە لە میەگریزیە مەترسیەکەمە نەخێر، ئەڵێم شەڕ کاولکارە، بەڵام ئەم یەکریزیەی کە لەسەر ئەساسی نەمانی جیاوازی سیاسی و جیاوازی فکری، مەترسیەکەی ئەوەیە کە کۆمەلگایەک دروست دەکەی، بیناکەی کە جیاوازی سیاسی تێدا نامێنێ. معقول نییە هێزە سیاسیەکان لە ئاستێکی گەورە لێک بچن،
ئەمەیە کێشەکە بیانی جیاوازی سیاسی باش واتە زیندویەتی کۆمەلگایەک واتە زیندویەتی لە ناو فۆرمێکی سیاستکردن و فۆرمێکی سیستەمی سیاسیە کە وزە بەو کۆمەلگایە دەبەخشێ وزە بە مێژووی ئەو کۆمەلگایە دەبەخشێ بەرەو پێشی دەبە. باش سپاس دەکەم. دکتۆر گەرمەوە لای بەڕێزت سەبارەت بە ئاشتەوایی ینی بەڕێزت پێ دوایە ئاشتەوایی دروست دەبێ مەسەلەن چوکان دەگرەخێنان پێیان وایە تا گەندەڵی تا و نادەتگەریە هەبێت ئاشتەوایی دروست نابێت تا و ناڕێکیە و نازۆرێ لە سیستەمی سیاسیە بێت ئاشتەوایی دروست نابێت؟ واللهی بێگومان بەرقەراربوونی ئاشتەوایی سیاسی کۆمەڵایەتی لە ناو هەرێمی کوردستانە پەیوەستە بە گۆڕینی عقلیەتی سیاسی. ئەگەر عقلیەتی سیاسی گۆڕانکاری بەسەرانەیە ئەگەر هەوڵی جددی نەدرێ بۆ دژایەتیکردنی گەندەڵی بۆ بە تەواوی سەرکەوتوو بێ گە بە ڕێژەیەشیش بێ بەڵام ئەو واقعی دروست کردووە بامە ئێمە کۆڵی خاڵدا بنین لەسەر پیتەکان ئەوە تەنها یعنی پەیوەست نییە بە پارتیەوە کە پارتی ئەمڕۆ هەم سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و تا ئێستا سەرۆکایەتی پەرلەمان ئەو حیزبانەی کە بانگەشەی چاکسازیان نەکرد و ئۆپۆزیسیۆن بوون هەر ئەوان ینی بەداخەوە هاتن لەو پرۆسانە بەشدار بوون و یاساکەیان هەموار کردوەوە یاسای سەرۆکایەتی هەرێم و دەنجیان بە سەرۆکی هەرێمدا و بە حیزبەکەی من و حیزبەکەی کاگومێدیشەوە بەڕاستی ینی بەداخەوە بەشێک لە پرۆسەی بێئومێدکردن لە هەرێمی کوردستان حیزبە سیاسیەکانن و حیزبەکان بەشداری تێدا ئەکەن و ناتوانن بەرەیەک دروستکەن کەوا بە هەمویان پرۆژیان هەبێ بۆ چاکسازی و بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە. ئەوەی کە گرنگە ئێستا بەڕاستی سەرۆکایەتی هەرێم کاری لەسەر بکە بە هاوکاری هەموو لایەنەکان کە ئەوانیش بوونەتە بەشێک لەو پرۆسەیە بە ئۆپۆزیسیۆنی پێشوشەوە ئەوەیە ئەو بەڵێن و گفتانەی کە داویانە بۆ چاکسازی و بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی جێبەجێ بکەن و ئەو یاسایانەی کە بڕیار دراوە بۆ چاکسازی و بۆ گۆڕانکاری لە سیستمی سیاسی و لە باشکردنی ژیانی خەڵک و لە موسەی خەڵک کاری لەسەر بکەن موسە فەوتاوەکانی خەڵک بگەڕێنەوە بجێڕنەوە بۆ خەڵک ئاو کارەبا چاک بکەن. مەسەلەی بێکاری ئەمڕۆ گرفتێکی گەورەی لە هەرێمی کوردستانە کە ئامارە فەرمیەکان ئاماژبۆ ئەکەن لە 15% خەڵکی هەرێمی کوردستان بێکارن و ئەمارە نافەرمیەکان باز لەوە دەکەن کە زیاد لە 20% خەڵکی هەرێمی کوردستان بێکارن. ئەمە هەمووی تەحەدیاتە ئەمە هەمووی کێشەیە لە بەردەمی نەک سەرۆکی هەرێم بە حکوومەت و هەموو حیزبەکانیش کە بەشداری پرۆسی سیاسی و بەشداری و حکوومەتەکەن ئەمە هەمووی تەحەدیات و هەمووی گرفتن لە بەردەمیانە چۆن ئەتوانن چارەسەریکەن و چۆن ڕوبەڕووی ئەو کێشە و گرفتانە ئەبنەوە بە ئەرکوم بەبەر پرسیارەتی لە ئەستۆی هەمویانە بەڵام بە پلەی یەکەم لە ئەستۆی ئەو حیزبانەیە کەوا زۆرترین دەسەڵاتیان هەیە پارتی و پاشان یەشێتی و پاشان حیزبەکانی تریش. بەڵێ سپاس دەکەم کاگومێ زۆر بە کورتی هیچ مەترسیەکەیە لەسەر سیستەمی حکوومڕانی بەم شازە ئێستا مەترسیەکە چییە بە سپاس دەکەم؟ بەڵێ بەدڵنیایی مەترسی هەرە جدی طبعا مەترسیەک نییە بڵێ مەترسیەکەی لەسەر ئێستا مەترسیەکە لە کاردایە ینی ئەوە ئیش دەکا و دەستی بەسەر سیستەمی سیاسیا گرتووە و ئەویش بەخێزانیکردنی سیاستە لە وڵاتەوە ئێستا لە ترۆپکی دەسەڵاتە ئەمە دەبینی بەداخەوە ئەمە شۆڕ بۆتەوە بۆ ناو هێزە سیاسیەکان و ئەمەش بەرئەنجامی مقدەسکردنی کاریزما سیاسیەکانە ئەوانەی کە لە جوڵانەوەی چەکداری سیستەمی سیاسی خێزانی بێ خێزانی نەبێت ینی ئەمە پێچەوانەی سەرەتاییترین مافی دیموکراتیانەی هەوڵاتیە ئەمە پێچەوانەی سەرەتاییترین پرەنسیپی دیموکراتیانەیە بۆ ئالۆگۆڕکردنی سیستەمێک لە هەناوی هەڵبژاردنەوە لەدایک بێ بۆ خێزانی ینی ئەسڵەن هەڵبژاردن بۆ خۆی شانۆگەریەکی ساختەیە بۆ ڕەوایەتیدان بەم مەسەلەوە خۆمان دەزانی ئەم هەڵبژاردنەی ئاخری پەرلەمانی کوردستان بە چه دۆخێکی ناساییە تێپەڕی و لە کۆمیسیۆن چۆن ئیمزای لەسەر کرد بۆ ڕەوانەوەی مەترسیەت چووکە کاتم نەماوە دەبێت هێزی سیاسی ڕاستەقینە ئەوەیە کە جیاواز لەو عقلیەتە خێزانیە خێڵەکێ بیر بکاتەوە ئێمە پێویستمان بە ئەلتەرناتیڤێ بە جێگرەوەیەکی جیاواز هەیە لە بیرکردنەوەی سیاسیە کە بە تەواوی ناکۆک و نەکلۆک بێ لەگەڵ بیری خێڵەکایەتی سیاسی لەگەڵ بیری تەوریسی سیاسی لەگەڵ بیری بە خێزانیکردنی سیاست لەم زۆر سپاس بۆ بەڕێزان ومێد حەمالی
ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە سودی سەرکێڕوە لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.